خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. بۆ ئەم هەفتەیە چاوی واشنگتن سەرنج دەخاتە سەر هەڵبژاردنەکەی ئەم مانگەی پەرلەمان و سەرۆکایەتی کۆماری تورکیا. ئەم هەڵبژاردنە هاوکاتە لەگەڵ درێژە کێشانی باری نائاسایی لە تورکیادا و هێشتاش کۆتوبندێکی زۆر لە وڵاتەدا لەسەر ئازادیە سیڤیلیەکان هەن. بە پێی ڕێکخراوە نێونەتەوەییەکانیش پێشێلکاری مافەکانی مرۆڤیش بەردەوامن و ئەمەش بێ هیچ گومانێک مایەی نیگەرانیەکی زۆرە کە لەو ڕەوشەدا هەڵبژاردن بکرێت. پێویستە خەڵک بتوانن ڕوانینی ئۆپۆزیسیۆنانەی خۆیان دەرببڕن، پێویستە بتوانن داواکانی خۆیان بکەن، مەینەتیەکانی خۆیان باس بکەن، پێویستە لایەنە سیاسیەکان دەرفەتی یەکسانیان هەبێت تا پرۆژەکانیان بخەنە ڕوو و خەڵکیش ژمارەیەکی بەرچاوی بژارەیان هەبێت. ئێمە ترسمان هەیە لەوەی لەم ڕەوشەدا کە باری نائاسایی هەیە هەڵبژاردنێکی متمانە پێکراو نەکرێت لە تورکیادا. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری ئەمبەرین زەمان دەکات. ئەمبەرین یەکێکە لە نووسەر و ڕۆژنامەوانە ناودارەکانی تورکیا و ئێستا لە واشنگتنی پایتەختی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەژی. ئەمبەرین سەرەتا سوپاست دەکەم بۆ بەشداریت لەم بەرنامەیەدا و حەزیش دەکەم هەر بەو پرسیارە دەست پێ بکەم لە ئاوەها ڕەوشێکدا کە باری نائاسایی لە تورکیادا درێژەی هەیە، پێت وایە هەڵبژاردنێکی ئازاد و ڕەوا لە وڵاتەدا بکرێت؟ هەر کەسێک بەوردی و لە نزیکەوە سەیری ڕەوشی تورکیا بکات بە تایبەتیش ڕۆژنامەوانان بە تەواوەتی ئاگادار دەبن لەوەی تورکیا گۆڕەپانی یاریەکان نییە و دەرفەتەکانیش بە تەواوەتی لە بەرژەوەندی ئەپۆزیسیۆن نییە. هەڵبژاردنەکان لە ژێرباری نائاساییدا دەکرێن و زۆربەی میدیا لەلایەن حکوومەتەوە کۆنتڕۆڵ کراون. هەر کەسێک رەخنە و ناڕزایی بەرامبەر بە حکوومەت هەبێت ئەوا لە زینداندا خۆی دەبینێتەوە. هەر بۆیە دەکرێت بڵێم ڕەوشەکە هەموارە بۆ هەڵبژاردن. حکوومەت لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک بڕیاری داوە لەسەر یاساکانی هەڵبژاردن کە دەبنەمایی ئاسانکردنی فێڵ و تەڵەکەکردن لە هەڵبژاردنەکاندا. لەوانە بژاردننی ئەو دەنگدانەی لە سندوقەکان کە مۆر نەکراون، هەروەهاش گواستنەوەی بنکەکانی دەنگدان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر. ئەمەش دەنگدان بۆ خەڵک زۆر قرس دەکات. حکوومەت هەر لە ئێستاوە ڕێگەیاندووە ژمارەیەک لە سندوقەکانی دەنگدان کە بۆ نزیکەی 144,000 دەنگدەرن لە ناوچە کوردنشینەکانی تورکیا دەگوێزرێنەوە. لەبەر ئەمانە دەتوانم بڵێم مەحاڵە لە تورکیا قسە لەسەر هەڵبژاردنێکی ڕەوا و ئازاد بکەیت. باشە جەنابەت چەند لەگەڵ ئەو ڕایەدای هەندێک لە چاودێران دەڵێن هەر لە ئێستەوە ئەنجامەکانی هەڵبژاردن دیارە لە تورکیادا وەکو باسی دەکەنەوەن سەرۆکایەتی هەر بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان دەبێ و زۆرینەی ئەندامانی پەرلەمانیش لە پارتی داد و گەشە پێدان دەبن. پێت وایە ئەو جۆرە ڕوانینە هەر لە ئێستەوە دروست بێ؟ پێم وایە تا ئەماوەی ڕابردوو ئەو مەزەندەکردنێکی زۆر بووە بە تایبەتیش لەسەر بنچینەی ئەو شتانی باسمکردن و کۆنتڕۆڵکردنی میدیا باری نائاسایی لە وڵاتدا ئەوەی کە کاندیدایەکی کاریزمایی وەک سەلاحەدین دێمرتاژ لە زینداندایە. هەروەها فاکتەری ئەوەی ئۆپۆزیسیۆن لە تورکیادا هەمیشە لاواز و دابەش بۆ لە تورکیادا و نەیتوانی وە کاندیدێکی تۆکمەی هەبێت. جا کاتێک ئەمانە هەمووی پێکەوە کۆ دەبنەوە وەک لە پرسیارەکەدا باست کرد، بۆیە مەزەنە دەکرێت ئۆردوگان زۆر ئاسان لەم هەڵبژاردنە سەردەکەوێت. بەڵام چیدی ئەمە دۆسیەکە نییە. بە پلەی یەکەم ئەمە یەکەمین جارە ئۆپۆزیسیۆن هەوڵی یەکگرتووی دەدات. یەکێک لە شتەهەرە گرنگەکانی کردوێتی ئەوەیە کە ئۆپۆزیسیۆنێکی سەرەکی ئۆپۆزیسیۆنی سێکولاری پارتی گەلی کۆمار لەگەڵ لایەنێکی بچووکی ئیسلامیدا و لەگەڵ لایەنێکی نەتەوەییشدا چۆتە یەک بەرەوە و ڕایگەیاندووە هەڵمەتێکی هاوبەش دەکەن بۆ ئەم هەڵبژاردنە. مەبەستیش لەمە بۆ دڵنیابوونە لەوەی ئەو لایەنە ئیسلامیە و لایەنە نەتەوەیەکەش بتوانن پرەنسیپی لە سەدادەیەکە تێپەڕێنن. ئەوەی پێویستە بۆ بەدەستهێنانی کورسی لە پەرلەماندا کەتەگەرەیەکی زۆر گەورەیە. ئەمە ئەو میکانیزمەیە تا کورد نەگاتە پەرلەمان، بەڵام کورد توانی لەم چەند ساڵانی ڕابردوودا توانی زاڵ بێت بەسەر ئەو تەگەرەیەدا و ئێستاش سوپاس بۆ ئەو هەنگاوانەی ئەپۆزیسیۆنی سێکولار لەگەڵ ئەو دوولایەنە بچووکەی تری باسم کردن بەو هیوایی بتوانن ئەو تەگەرەی لە سەدادەیە تێپەڕێنن، بە تایبەتی ئەگەر کورد واتە هەدەپە بتوانێت جارێکی تر بگاتەوە پەرلەمان. لە کاتێکدا هەمومان دەزانین حکوومەت هەرچی شتێکی لە دەستبێت دەیکات بۆ ڕێگەگرتن لەوەی کورد بگاتەوە پەرلەمان. ئەوە ینی ئاکەپا دابڕێنرێت لەوەی زۆرینەی پەرلەمانی بێت وەک ئەوەی لە مانگی 6 ساڵی 2015 ڕوویدا. خاڵی دووهەمیش ئەوەیە جەهاپە بە کاندیدێکی متمانە پێکرا و بەشداری دەکات و هیچ کەسێکی چاوەڕوانی ئەوەی نەدەکرد ئەو کاندیدەش ناوی محەرەم ئینجەیە. پێشتر مامۆستا بووە. سەلمان دیکە کاریزمایەکی کاریگەرە و توانیوێتی پێگەی خۆی هەبێت و کاتێک بۆ هەڵمەتەکان دەچێتە ناو خەڵقەوە قسەی خۆی هەیە و
یەکێکیش لە شتە باشەکانی کردی سەردانکردنی دیمرتاژ بوو لە زیندان و زۆر لە دوانی ئەرینی داوا لەسەر دۆسیەی کورد و بە کێشەیەکی سیاسی ناودێری کردووە ئەمەش ڕێکوڕەوان زەمینەیەکی نوێیە بۆ جەهاپا وەکلایەنێکی سەکولار لە دەیان ساڵی ڕابردوودا. بەڵێ وەکو زۆرێک لە وڵاتانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لایەنە سیاسیەکان لە تورکیادا گلەی و گازەندە و سکاڵایەکی زۆریان لە لایەنی فەرمانڕەوا هەیە کە پارتی داد و گەشە پێدانە. پرسیارەکە لەوەدا بۆچی ئۆپۆزیسیۆنەکان هەوڵیان نەدا تەنها یەک کاندیدیان هەبێ بەرامبەر بە ڕەجەب تایب ئەردۆغان تا هەر هیچ نەبێت دەنگەکانیان پەرش و بڵاو نەبێتەوە. دەزانی بەڕاستی وایان کرد هەوڵ هەبوون بۆ هێنانی عەبدوڵڵا گولی سەرۆکی پێشووی تورکیا تا بێتە کاندیدی ئەپۆزیسیۆنێکی یەکگرت و بەڵام بەداخەوە ئەو هەوڵانە سەریان نەگرت لەبەر چەند هۆکارێک بەتایبەتیش بەهۆی فشاری ڕاستەوخۆی حکوومەتەوە و خۆشی نەیتوانی ئەو بوێریە بەکار بهێنێت بۆ هەنگاوێکی لەو شێوەیە وەک دەزانیت ئۆردوگان سەرۆکی ستوونەکانی لەشکری نارد بە هەلیکۆپتەرێکی لەشکری لە حەوشی ماڵی سەرۆکی پێشووی تورکیا دانیشتەوە و باست لە عەبدوڵڵا گول کرد ئەو هەوڵی کە درا بۆ ئەوەی عەبدوڵڵا گول بێنەوە ناوەوە و ببێتە کاندیدێکی هاوبەش بۆ هەموو لایەنەکان ئەمە هەر تەنها هەوڵێکی ناوخۆیی تورکیا بوو یاخۆ لە دەرەوەش با بڵێن هەوڵ هەبووە بۆ ئەوەی کە عەبدوڵڵا گول جارێک کە بێتەوە ناو شانۆی سیاسی. ئەمە پرسیارێکی زۆر نمونەیی کوردانەیە پێشم وان نییە بە هیچ شێوەیەک هیچ هێزێکی دەرەکی پەیوەندیان بەو هەوڵانەوە هەبوو بێت پێشم وایە ئەو هەوڵانە لە جێی خۆیاندا بوون چونکە عەبدوڵڵا گول دەیتوانی سەرنجی دەنگدەرانی کۆنەپارەیە سەرنجی لێبرارەکان دەشیتوانی سەرنجی زۆرێک لە کوردیش بەلای خۆیدا ڕابکێشێت هەر بۆیە لە جێی خۆیدا بوو ڕێکوڕەوانیش وەک مایی مەترسی دەبینرا بۆیە ئەردوگان ئەو ڕێوشێنە قورسەی گرتە بەر تا خۆی کاندید نەکات وەک باسم کرد لە ڕێی سەرکردەی ستونە لەشکرەکانیەوە تا پێی بڵێت خۆی کاندید نەکات ئەمە لە ڕابردوودا بووە و ئیستا پێویستە لە ئایندە بڕوانین وەک وتم کاندیدێکی زۆر باش هەیە محەڕەم ئینجەی جەهاپەیە ماوەتەوە ئەوەی ببینێت ئایا دەتوانێت دەنگی کۆنەپارێزەکان بەلای خۆی دەڕابکێشێت ئەمەش ئەگەرێکی زۆر گەورەیە. سیاسەتی دەرەوەیی تورکیا بەشێکی دانەبراوە لەم هەڵبژاردنەی تورکیادا و بووشەتە مشتومڕێکی گەرم و گوڕی هەڵمەتەکانی هەڵبژاردن بە تایبەتیش کاتێک باس لە دۆسەی سووریا دەکرێت کاندیدەکانی ئۆپۆزیسیۆن ئەم دۆسەیەیان کردووەتە خاڵێکی بەهێز بۆ خۆیان. دەبێت پەیوەندیەکانی نێوان وڵاتان کۆنتڕۆڵ بکرێت کاتێک یەکەم جار ئەردۆغان دەڵێت ئەسەدی برام دواتر دەڕوات بۆ پشودان و کە دێتەوە دەڵێت ئەسەدی بکوژ ئەمە شتێکە مەحاڵە خەڵک تێبگەینیت و مەحاڵیشە بتوانیت وەڵامێکی گونجایی بۆ ببینیتەوە. ئەمبەرین دۆسەی سووریا چەندێک بۆ بە فاکتەر لەم هەڵبژاردنەدا پێت وایە یەکێ لە هۆکارەکانی ئەوەی کە ئەردۆغان هەڵبژاردنەکانی هێنایە پێشەوە لە بری ئەوەی کە لە ساڵی 2019دا بکرێ پەیوەندی بە ڕەوشی سووریا و سیاسەتی دەرەوەیی سووریا هەبێ ینی هی تورکیا بەرامبەر بە سووریا. هەندێک کەس قسە لەسەر ئەوە دەکەن و لێکدانەوەی جیاواز هەیە بۆی یەکێک لەوانە داگیرکردنی سووریا لەلایەن تورکیاوە جەرابلس و ئەفرین خەرجیەکی زۆری تێچووە وەک بیستومانە زیاتر لە 2 ملیارد دۆلاری ئەمریکایی خەرجی ئەو کردەوە لەشکریانە بوون. ئەمە بێلەوەی ڕەوشێکی زۆر ناجێگیر هەیە لە ئیدلب بەهۆی ئەو هەموو گروپە جیهادیانی بنکەیان لەوێ و هەروادێ و هی زیاتریش بۆی دەڕوات لە کاتێکدا ڕژێمی سووریا کۆنتڕۆلی ناوچەکانیان دەکات لە وڵاتەکەدا لە دەوروبەری دیمشق و دەرعا و غوتە و هێشتاش ئەشکرانیە چیان بەسەر دێت. بە تایبەتیش ئەگەر ڕژێمی سووریا بڕیاری هێرشکردنە سەر ئیدلب بدات ئەگەر و نەگەری ئەوەی خەڵق بچنە ناو تورکیاوە لە کاتێکدا خەڵق لە تورکیا دژی ئەوەن سووریایی زیاتر بچنە وڵاتەکەیانەوە وەک دەزانێت لە ئێستادا بەلایەن کەم 3.5 ملیۆن سووریایی لە تورکیادان ئەگەر زیاتریش نەبن. ئەمە دەشێت یەکێک بێت لە هۆکارەکان
بەڵام هۆکاری سەریکی ئابووریە چووکە تاکو ئیستا ئەمە شتێک نییە هەروە لە خۆوە بوو بێت ئاکەپا 16 ساڵە لە دەسەڵاتدایە هۆکەی دەگەڕێتەوە بۆ ئەو شتە گەورانی لە ڕووی ئابووریەوە کردوێتی خەڵقێکی زۆر لە هەژاری ڕزگار کراون وڵاتەکەی نوێژەن کردووە نەخۆشخانە و ڕێگاوبانەکانی دروست کردووە بەڵام ئێستا بە پێچوانە بۆتەوە ئەوە چەند ساڵێکە ڕەوشی ئابووری بەرەو خراپی دەڕوات هەندێک فاکتەری دەرەکیشان ڕۆڵیان بینیوە لە خراپبوونی باری ئابووریدا لە ڕاستیدا بەرزکردنەوەی ڕێژەی قازانجی سەرقەرز لە ئەمریکا کە دووبارە دەستی بە بەرزبوونەوە کردوتەوە هاوردنی پارەی بۆ ناوخەو بۆ بازارەکان دوورخستۆتەوە ئەڵبەتەش ڕێگری لەسەر بەهای وەرگرتنی تورکیا بۆ قەرزیش هەبووە هەروەها پاشەکشیش لە بەواری دیموکراسیدا هەیە پاشەکشی لە ڕێفۆرمەکان ئەمانە هەمووی بەهۆی بەدبەختی هەوڵی کودەتای 2016ەوە کە سەرکوتکردنی هێنایە ئاراوە و جێی بە سەروەری یاسا لەق کرد و ئەمەش وەهای کرد کاروگوزار ڕابگیرێت هەر هەمووشیان پێکەوە کاریگەریان هەبووە لەسەر بەهاکان ئەو تا خەڵق جارێکی تر هەژار دەبنەوە ڕێژەی بێکاری لە بەرزبوونەوەدایە هەروە دێ و گرانی زیاتر دەبێت ئەلبەتەش چەندێک ئەمانە زیاتر بن ئەوە ئاستی جەماوەری حکوومەت کەمتر دەبێت و دەرفەتیش دەبێت بۆ ئۆپۆزیسیۆن تا دۆسی خۆی دروست بکات ئەمانە ئەو هۆکارانن کەوە هایان کرد ئۆردوگان داوا بکات هەڵبژاردن بەر لە وادەی خۆی بکرێت ئەکرێ پێم بڵێ ئەو کاتێک کە ڕەجەب ئەردۆغان بڕیاری ئەوەی دا بچێتە ناو سووریاوە شاری کوردنشینی ئەفرین داگیر بکاتەوە تا ئێستا شێزەکانی لەوێ مابنەوە ئەمە پشتیوانیەکی بۆ دروست کرد لە ناو کۆمەڵگەی تورکیدا بەگشتی هەر مەبەستم لە نەتەوە پەرستەکان نییە بەڵکو کۆمەڵگەی تورکیا بە گشتی و بڵین کاردانەوەی دەبێ ئەو هەنگاوەی ئەردۆغان لەسەر هەڵبژاردنەوەی یا هەڵنەبژاردنەوەی بەڵێ بێگومان شەپۆلێکی بەهێزی نەتەوەیی هەبوو کاتێک خەڵق بینیان لەشکری تورکیا دەچێتە ناو ئەفرینەوە وەک حکوومەت دەڵێت بۆ دەرکردنی تیرۆریستەکانە لە ئەفرین هەر چۆنێک بێت حکوومەت و میدیای سەر بە حکوومەتیش ئەو هاباسییان دەکرد بەڵام بەگشتی ئەو دۆسەیە پێم وانە ببێتە فاکتەرێک بۆ ئەو هەڵبژاردنە چونکە لە کۆتاییدا گەلی تورکیا وەک هەموو گەلانێکی تر لە هەر وڵاتێکدا زیاتر نیگەرانی ڕەوشی دارایی خۆیانن دابینکردنی خوێندن بۆ منداڵەکانیان خزمەتگوزاری گونجاوی تەندروستی پارێزراوی ئایندەیان خەڵق ئێستا هەست بە پارێزراوی ناکات پێشم وانە چەند کردەی لەشکری بکرێن دژی پەکەکە یان یەپەگا ئەو ڕاستیانە بگۆڕن. ڕۆژی یەکشەمە ڕەجەب تەیب ئەردۆغان لە شاری دیاربەکر بوو لەوێ بەپێی ئەو دیمەنە ڤیددیۆیانەی کە بڵاو کرانەوە خەڵکێکی زۆر لەوێ بوو پێ دوایە ئەردۆغان لە دیاربەکردا ئەو پشتیوانیی هەبێ؟ First of all, I've been to Diyarbakir. I can't count how many times. It's like I've been there so many times. یەکەم شت بۆ خۆم زۆر جار لە دیاربەکر بووم ناتوانم بڵێم چەند جار بەڵام زۆر لەوێ بووم شوێنەکانی ئەو شارە دەزانم ئەوەی جێش سەرنجە ئۆردوگان لەسەر شەقامێک شوێنی گربوونەوەکەی هەڵبژاردووە نەک مەیدانێکی گەورەی شارەکە وەک هەموو جارێکی تر کردوێتی و وەک بارێکی ئاسایی لایەنەکانی تریش دەیکەن ئەم جارەیان زۆر سەیرە کە شەقامێکی بەرتەسکی درێژی هەڵبژارد کاتێک وێنی ئەو گربوونەوەیە دەگرێت ئەو دیمەنە دروست دەکات کە خەڵقێکی زۆر لەوێ بوون بەڵام لە ڕاستی داوەها نەبوو قسەم لەگەڵ زۆرێک لە هاوکارەکانم کردووە کە بڕوا و متمانەم پێیانە و سەر بە هیچ لایەنێکی ژنین بەر لە دەستپێکردنی ئەو بەرنمەیە قسەم لەگەڵ دەکردن هەمویان ئەویان پێدەگوتم کە خەڵقێکی ئەوەندە زۆر لەو گربوونەوەیدا نەبوون و ئەوانەی لەوێ بوون بە پاس و ئۆتۆبیس لە شوێنەکانی ترەوە برابوون پێم وانییە سەرۆک ئۆردوگان هەمان ئەو ئاستی پشتیوانی لە ناو کووردا هەبێت هۆکاری زۆر ڕوون و ئاشکرا هەیە بۆ ئەمە یەکەمیان تەواوی کردە لە شکرێکەی ئەفرینە ئەوەی ئێستا هاوپەیمانە لەگەڵ دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپا پاشەکشەکانی لە ڕێفۆرمانەی خۆی دەستی پێکردبوون زانستی زمانی کوردی لابراوە خەڵق بە تاوانبار دەناسرێنرێن بەهۆی بەکارهێنانی زمانی کوردیەوە خەڵق زیندانی کراون چونکە بە کوردی گۆرانیان وتووە بوونی دەمرتاش لە زیندان هەموو شارەوانەکانی ناوچە کوردیەکەی تورکیا لە زیندانن فاکتەری ئەوەی دژی ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستانی عێراق بوو بە دەنگێکی بەهێزەوە ئەمانە چێژێکی تاڵیان خستە دەمی کوردەکانی هەدەپەوە هەر بۆیە پێم وانە ئەو پشتیوانی پێشتری مابێت بەڵکو بە پێچوانە لە زۆرێک لە ناوچە کوردنشینەکاندا زۆر کەمی کردووە و دەبێ ئەوەشمان لەبیر بێت کە هەڵبژاردنەکە ڕەوا و ئازاد نابێت ئەمە لەسەر ئاستی
با بڵێن ناوخۆی تورکیا ئەی لەسەر ئاستی ناوچەکە پێت وایە ئەگەر بێت و ئەردۆغان هەڵببژێرێتەوە و ئاکەپە جارێکی تریش تاکە پارتی فەرمانڕەوا بن لە تورکیادا هاوکێشە سیاسیەکان لە ناوچەکەدا لەگەڵ رووسیا لەگەڵ ئێراندا بۆ نمونە لەگەڵ عەرەبستانی سعودیە و تەنانەت لەگەڵ عێراقیشدا هەر بەم شێوەی ئێستا بمێنێتەوە یا ئەگەری ئەوە هەیە کە گۆڕانکاریەکی بەسەردا بێ. Well, first of all, I wouldn't say it's a big if. I think more likely President Erdogan will remain in power. پێش هەموو شتێک دەمەوێت بڵێم ئەوە ئەگەرێکی گەورە نییە ئەردوگان سەر نەکەوێت چونکە زۆر پێی دەچێت سەرۆک ئەردوگان لە دەسەڵاتدا دمێنێتەوە ئەگەر لەگەڕ یەکەمی هەڵبژاردندا نەبێت ئەوە لە دووەمدا با چاوەڕێ بین بزانین چی ڕوودەدات و وەها دابینین کە هەر لە دەسەڵاتدا دەمێنێتەوە بە پلەی یەکەم سیاسەتی دەرەوەی تورکیا بە دیاریکراوی لە پەیوەندی بە سووریاوە زیاتر گرێدراوی کار و کردەی و ئەکتەرەکانی ترال لە سووریادا هەڵوێستی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش زۆر نادیارە چونکە لەلایەک سەرۆک ترامپ دەڵێت دەیەوێت لە سووریا بکشێتەوە و دەیەوێت هێزە سەربازەکانی ئەمریکا بهێنێتە دەرەوە و داوای سەقامگیریش دەکات ئەمەش پەیامێکی ڕوون و ئاشکرایە کە ئەمریکا بۆ مەودایەکی درێژ لە سووریا نامێنێتەوە ئەو جالایەنەکانی ترت هەن دەڵێت نەخێر لە سووریا دەمێنینەوە بۆ بەڕەنگاردبوونەوەی ئێران و دەشخوازین تورکیا لەگەڵماندا بێت لە کۆبنەوەکی ڕۆژی دووشەممەی هەردوو وەزیری دەرەوەی تورکیا و ئەمریکا باس لەم دۆسەیە کراوە بۆ دۆزینەوەی ڕێگەکانی هاوکاریکردن لەم دۆسەیەدا جاوەڵامی رووسیا چی دەبێت بۆ ئەگەری هاوکاریەکانی ئەمریکا و رووسیا لە سووریادا کە پێی دەچێت پێچەوانی بەرژەوەندیەکانی مۆسکۆ بێت یان رووسیا چ کاردانەوەیەکی دەبێت ئەمانە شتەگەلێکن قورسن پێشبینی بکرێن بەڵام بە دڵنیاییەوە کاتێک ئۆردوگان سەر لە نوێ هەڵدەبژێردێتەوە دەسەڵاتەکان لە دەستی خۆیدا دەبن زۆریش زیاتر دەبن لەوەی کە ئێستا هەیەی چونکە بەپێی سیستەمی نوێی سەرۆکایەتی هەر خۆی کابینەی حکوومەتیاری دەکات و پێویستە بزانین کێ بۆ پۆستی وەزیری دەرەوە دەستنیشان دەکات چاوش ئۆغڵو نابێت چونکە بەپێی یاسانویەکان هەر کەسێک ئەندامی پەرلەمان بێت نابێت پۆستی لە حکوومەتدا هەبێت چاوش ئۆغڵو کاندیدە بۆ پەرلەمان ئەمەش پێمان دەڵێت نابێت بە وەزیری دەرەوە جالێرەوە هەوڵ لەلایەن تورکیاوە دەبێت بۆ چاکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ ئەوروپادا و لەگەڵ ئەمریکاشدا بەهۆی هەروادێت و زیاتر بوونی دانپێدانەکان بۆی خراپی ئەم پەیوەندیانە تەنها زیان لە باری ئابووری دەدات و ئابووریش ئەم حکوومەتە لە دەسەڵاتدا دەهێڵێتەوە گرتنەبەری ئەو ڕێبازە قورس و توندەش بەرامبەر بە ئێران پاشکشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنە ناوچەکە و بۆ وڵاتانش دەڵێت ئەگەر کارداری لەگەڵ ئێراندا بکەن دووچاری کێشە دەبنەوە ئەمەش کێشەیەکی تر دەبێت بۆ تورکیا چونکە ئانکەرە پەیوەندیەکی بەهێزی ئابووری لەگەڵ تاراندا هەیە قەبارەیەکی زۆری نەوت و گازی لە ئێران بۆ هەناردە دەکرێت ئیدی ئەمانە چه ئاراستەیەک وەردەگرن بەڕاستی قورسە لە ئیستادا باس بکرێن ئابووری تورکیا لە ڕەوشێکی خراپدایە نرخی لیرەی تورکیا بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە بەرامبەر بە نرخی دۆلاری ئەمریکایی گەورە کاربەدەستانی تورکیاش دەڵێن وڵاتانی بیانی ئەم سەختی ئابووریان بۆ تورکیا دروست کردووە تا کاریگەری بخەنە سەر هەڵبژاردنەکان و ڕەجەب تەیب ئەردۆغان بەگیر بێنن هەرچەندە بەشێک لە پسپۆڕانی ئابووری لەو بڕوایەدا نین کاریگەریەکی ئەوتۆی هەبێ لەسەر هەڵبژاردنەکان پێم وانی ئەم خراپی باری ئابووریە کاریگەریەکی ئەوتۆی هەبێت لەسەر هەڵبژاردنەکان بە دڵنیاییەوە تا ئەندازەیەک ئاستی جەماوەری حکوومەت کەم دەکاتەوە بەڵام گومانم هەیە لەوەی ئەم کەمبوونەوەیە ئەنجامەکانی هەڵبژاردن بگۆڕێت. ئەمبەرین بەڕای تۆ ئەو ڕەوشە خراپ ئابووری کە ئێستا لە تورکیادا هەیە دابەزینی لیرەی تورکی کە هەندێک پیان وایە ئەگەر بێت و بەردەوام بێ لەوانەیە تەواوی ئابووری تورکیا دابڕمێنێت ئەمە کاریگەری دەبێ بەسەر دەنگدان بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان و بۆ ئاک پارتیش. بەڵێ وەک پێشتریش باسم کرد ڕێژەی بیێکاری لە بەرزبوونەوەدا ڕاستی ئەوەی نرخی لیرەی تورکیا لە دابەزیندا ڕاستی ئەوەی خەڵق دڵنیان لە ئایندەی خۆیان هەروادێ و خەڵکی زیاتر وڵاتەکە جێدەهێڵن لە راپۆرتێکی ڕۆژنامەی نیویۆرک تایمزەوە زانرا کە نزیکەی لە 12 میلیۆنەرەکانی تورکیا وڵاتەکەیان جێهێشتووە ئەمەش بەرزترین ڕێژەی میلیۆنەرەکانە لە جیهاندا وڵاتی خۆیان جێبهێڵن لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا
خەڵق هەست بە ناخۆشی و ناپارێزراوی دەکەن ئەو ڕێشوێنەی ئێستا حکوومەت گرتیە بەر بریتە لەوەی چەندێک بتوانن پارەی مۆڵ دەخاتە بازارەوە و موچەی زیاد دەدات بە خەڵق و یانمەتیەکانی زیاتر دەکات بۆ نمونە ئەمانە ڕنگدانەوەی بەرزبوونەوەی نرخی نەوت نین پێم وانە خەڵق بمانە چاواشە بکرێن بەڕاستی پێم وایە ئابووری بە شێوەیەکی سەرەکی و لە هەموو شتێکی زیاتر کاریگەری دەبێت بەسەر ئاستی جەماوەریەتی ئەم حکوومەتە و لەوانش هەر ئەم هۆکارە وەها بکات خەڵق بە شوێن ئەزمونێکی نوێ بن. ئۆپۆزیسیۆن لێرەدا هیچ پرۆژەیەکی هەیە بۆ باشترکردنی باری ئابووری یا دەتوانێت چی بکە بۆ ئەوەی کاریگەریەکی ئەرێنی لەسەر خەڵک بکات و بتوانێت دەنگی زیاتر بەدەستبێنێ لەم هەڵبژاردنەدا؟ ئەلبەتە ئابووری تا ئەندازەیەک لە وتارەکانی ئەم هەڵبژاردندا باس دەکرێن و بێگومانیش ئۆپۆزیسیۆن سەرنجەکان ڕادەکێشێت بۆ ڕاستیەکانی کە گەندەڵیەکی زۆر هێن بە فیرۆدانێکی زۆر هەن بەردەوام قسەیان لەسەر ئەو کۆشکە گەورەی ئەردوگان بۆ خۆی دروستی کردووە وەک بەشێک بلەو فیرۆدانەی کڕینی ئۆتۆمبیلی گرانبەها فڕۆکەی تایبەتیش دەگرێتەوە بەردەوام لە وتارەکانیدا ئەو شتانە دەخەنە ڕوو قسە لەسەر بێکاری دەکەن بە تایبەتی لە ناو گەنجەکاندا ئێستا ژمارەیەکی زۆری گەنج لە تورکیا بێکارن هەروەها قسەشیان لەسەر ئەو ڕاستیەیە کە حکوومەت چی وڵاتەکە و بە دیاریکراویش خودی ئۆردوغان بەرژەوەندی لە ڕێژەی قانزاج هەبێت و فەرمان دەدات بە بانکی نێوەندی تورکیا تا ڕێژەی قانزاژ لە ئاستێکی نزمدا بمێنێتەوە وەک بنەمایەک بۆ کەمکردنەوەی گرانی بازار. ئۆپۆزیسیۆن دەڵێن جارێکی تر سربەخۆیی دەدەنەوە بانکی نێوەندی. جا ئەوان ئەم ڕاستیانە وەک مشتومڕێکی بەهێز بەکاردەهێنن لە گوتارەکانیاندا و زۆریش قسە لەسەر خوێندن و پەروەردە دەکەن و دابینکردنی یارمەتی پێویست بۆ خوێندکاران. سەرۆکی جەهابەش باس لە نردنی دەرەوەی ساڵانەی نزیکەی 10,000 خوێندکاران دەکات بۆ خوێندن جا بەڵێ زۆر قسە لەسەر ئابووری دەکرێت. ئەمبەرین زۆرێک لە گەورە کاربەدەستانی تورکیا بە تایبەتی لەم 1-2 هەفتەیە ڕابردوودا جەختیان لەوە دەکردەوە دابەزینی نرخی لیرەی تورکیا هەوڵێک بووە لەلایەن وڵاتانی بیانیەوە بەبێ ئەوەی ئاماژە بە ناوی وڵاتەکان بکەن ئەمەش تەنها بۆ لێدانی خودی ڕەجەب تەیب ئەردۆغان بووە و زیان لێکەوتنی لەم هەڵبژاردنەدا وڵاتانی بیانی بەڕای تۆ هەنگاوێکی لەو شێوەیە دەنێن؟ ناپێم وانە هێزی دەرەکی هیچ پەیوەندیەکی هەبێت بە دابەزینی نرخی لیرەوە وەک باسم کرد سەرۆک ئۆردوگان بەردەوام دەست ورداوەتە کاروبارەکانی بانقی نێوەندیەوە و داوا لە بانق دەکات نرخی ڕێژەی قانزاج لە ئاستێکی نزمدا بمێنێتەوە جارێکیش بە ئاشکرایی وتی هەر کاتێک ئەم سیستەمی سەرۆکایەتیە کەوتە بواری جێبەجێکردنەوە ئەوە بە شێوەیەکی زیاتر دەست وەردەداتە کاروبارەکانی بانقی نێوەندیەوە و ئەمەش دەبێتە مای متمانە لە دەستدانی لیرە خاڵێکی تریش ئەوەیە لێرە لە ئەمریکا ڕێژەی قانزاج لە بەرزبوونەوەدایە بۆیە پایتەختە بیانیەکان خۆیان لە وەگەرخستنی پارە لە بازاردا بە دوور دەگرن وەلی لە دەروەی ئەم ڕەهەندانەشەوە سەروەری یاسا لە تورکیا لە داڕماندایە ڕاستی ئەوەی حکوومەت پەناپارێزی هەیە ڕاستی ئەوەی خەڵق بڕوایان بە دەسەڵاتی دادوەری نییە لە تورکیادا ئەم هەموو فاکتەرانە هۆکارن بۆ ئەوەی خەڵق چیدی کارداری لە تورکیا ناکەن هۆکاریشن بۆ ئەوەی تورک خۆشی کارداری لە ناو تورکیا ناکەن و وڵاتەکەش جێدەهێڵن. هەڵبژاردنەکەی ڕۆژی 24 ئەم مانگی شەشە یەکەم هەڵبژاردننی گشتیە بکرێت پاش پەسەندکردنی سیستمی سەرۆکایەتی لە تورکیادا. خەڵکی ئاسایی و سیاست بەدارانی تورکیاش هەر یەکە جۆرێک لە خواست و هیوایان هەیە. Önce bu kutuplaşmanın ortadan kalkması lazım. بە پلەی یەکەم پێویستمان بە نەهێشتنی جەمسەرگیریە لە کۆمەڵگەکەماندا پێویستە تووشیا بە یەکگرتووی بمێنێتەوە تا ئاشتی پارێزراو بێت. بۆ هیوایی نایەکسانی لە داهاتی فەرمانبەراندا نەمێنێت و حکوومەتێکی دەستپاک بێتە ئاراوە و ئەمەش ئامانجەکەمانە. ئەمبەرین گوێمان لە دوو کەس بوو یەکیان سیاست مەدارێکی دێرینی تورکیایە ئەوی تریشیان خەڵکێکی ئاساییە هەر یەکەی جۆرە خواستێکیان هەیە سیاست مەدارەکە پێمان دەڵێ پێویستە هەڵبژاردن ئاشتی لە کۆمەڵگای تورکیدا بێنێتە ئاراوە ئاشتی لە پاشەم هەڵبژاردنە دێتە ئاراوە بەڕای تۆ؟ پێم وایە ئەمە دەکەوێتە سەر ئاکامەکانی هەڵبژاردن ئەمە پرسیارێکی زۆر گرنگە چونکە ئەگەر ئەمەش ئەگەرێکی زۆر کەمە ئەگەر ئەردوگان دەسەڵات لە دەست بدات ئایا هەروە بە ئاسانی جێی دەهێڵێت ئەمە پرسێکی گەورەیە ئایا چی دەکات ئایا هەوڵی
کردنی کودەتا دەدات هانی لایەنگرانی دەدات بڕژێنە سەر شەقامەکان چی دەکات ئەوە هێشتا دیار نییە. ببوورە یەکێک لە پرسیارەکانی تر ئەوەیە داوا دەکرێت کە کۆمەڵگەی تورکیا بە گشتی بە یەکگرتووی بمێنێتەوە. ئێمە زۆرمان گوێلەوە بووە کە لایەنەکان بە تایبەتی لە تورکیادا یەک ئەوی تر بەوە گونابار دەکا کە دەبنە مایی دابەشبوونی کۆمەڵگەی تورکی. بۆ دوای هەڵبژاردنەکەش هەر بە هەمان شێوە دەمێنێتەوە و گونابارکردانە درێژەیان دەبێ یا خۆشتەکە دەگۆڕێ. تورکیا وڵاتی کە بە شێوەیەکی بەرچاو جەمسەرگیری تێدایە بۆ نمونە ئەگەر لەگەڵ رووسیادا بەراورد بکرێت هەرچەنە پێم وانییە بەراوردێکی زۆر باشیش بێت. چونکە لە رووسیا ئەگەر ڤلادیمیر پوتین هەڵبژاردن بباتەوە پێویستی بە فێڵ و تەڵەکەکردن نییە. ئەو پیاوە هەمیشە لە پێشەوەی و بەڵام لە تورکیاداوە هانیە. ئەنجامەکانی هەڵبژاردن یارمەتی دەربوون بۆ ئەو جەمسەرگیریە زۆرەی هەیە بە تایبەتی لەم ساڵانی ڕابردوودا و حکوومەت خۆشی ڕۆڵی هەبووە لەم دیاردەیەدا. پێی ناچێت ئەنجامەکانی هەڵبژاردن ببێتەمایی یەکگرتنی خەڵق هەر هیچ نەبێت لە مەودایەکی کورتخایەندا. دابەشبوونەکە لە تورکیا گەلێک ڕووی هەیە. ڕۆڵی ئاین سیاسەتی دەرەوەیە پەروەردە دۆستی کورد ڕەوشی ژنان زۆر فاکتەری تریش و حکوومەتی تورکیا هانی زیاتری ئەو دابەشبوونەی داوە چونکە ئەوانەی لەگەڵ حکوومەتدا نەبن بە دوژمنی دەوڵەتی تورکیا ناگەریان دەکات. ئەمبەرین زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی چاوی واشنگتن. سپاس و پێزانینم. Thank you very much ئەمبەرین. زۆر سپاس سەرچاوە. ڕۆژی 24 ئەم مانگی شەشە هیچ یەکێک لە کاندیدەکانی سەرۆکایەتی نەیانتوانی لەسەر و لە سەدا 50 دەنگەکان بەدەستبێنن ئەوە ڕۆژی 8 مانگی حوت گەڕی دووهەمی دەنگدان دەکرێتەوە و ئەگەریش وەها بوو ئەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی تورکیا ڕۆژی 12 مانگی حوت ئەنجامی کۆتایی و فەرمی ڕادەگەیەنێت تا ئەو دەمەش ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح بەسەند بفەرمێت.